بخير هاتن كورت كونكشن جي دنگي امريكا اف برنامج لسر بلاتفورمين دنگي امريكا وساتلايتا ان ار تي تي واشندن ده مجبر هشتي سبيدا واشنطن جبن داخل شمو گرم ترين ريزو صلاف لا منی شو هیرو زنگنا سلاوتان لبید لبرنامه امرو مانداتی شک دخین سر کێشەکانی ئەمریکا لە ناویاندا لێکۆڵینەوە لە توندوتیژەکەی 6/1/2021 لە کۆنگرێسی ئەمریکا بابەتی داگیرکاری رووسیا لە ئۆکرانیا و هەروەها گرفتەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا. هەر بەرنامە ئیرۆدا ئەمێ بزانن کە چاوە سرەدەری دیگەل زگ چۆنا زاڕۆکان و هەروەسا پەتایە کۆرۆنایە لە هەرێما کوردستان ببورن پەتایە کۆلێرایە لە هەرێما کوردستانە عێراقی تێکردن. کۆریای باشوور ڕۆژی سێشەمە یەکەم موشکی واڵایی ئاسمانی کە لە ناوخۆی وڵاتدا دروستکراوە هەڵدا لە دووهەم هەوڵی وڵاتەکەدا چەند مانگێک پاش ئەوەی نەیتوانی بوو نمونەیەکی تاقیکردنەوەی بگەێنێتە واڵایی ئاسمان. شارەزایان دەڵێن ئەم هەڵدانە سەرکەوتووە دەبێتە هۆی پەرەسەندنی تواناواڵایەکانی کۆریای باشوور، بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە دەسەلمێنێت کە وڵاتەکە تەکنەلۆژیای سەرەکی هەیە بۆ دروستکردنی سیستمێکی چاودێری واڵایی و موشکی پێشکەوتوو لە بەرامبەر کۆریای باکووری ڕکابەریدا. موشکی سێ قۆناغی بە ناوی نووری کە کاربەدەستان دەڵێن مانگی دەستکردی دڵنیاکردنەوەی هەڵگرتووە لە تاکە ناوەندی هەڵدانی موشکی بۆشایی ئاسمانی کۆریای باشوورەوە لە دوورگەیەکی بچووکی کەناری باشوور کاتژمێر 4 ئێوارە هەڵدرا. کۆمیتە ئاجیڤاتە نوێنەرین کۆنگرەسا ئەمریکی و لێکۆڵینێ دکە لەسەر ئێریشیان لەسەر ئاڤاهەیە کۆنگرەسێ لە 6 مەهایەک ساڵە 2021 ئیرۆ سێشەموێ دێجڤینەکە دیە گۆهداریکردنی ڕێکبێخە. کۆمیتە دخوازە بگاوەی ئەنجامێک کە ئەدعاءên بێ بنەما و دووبارەکردیên سەرۆکێبەرێ دۆنالد ترامپ و دگوت هەڵبژارتنین سەرۆکاتیە لە 2020 هاتنە دزین هاندەرێن توندوتیژیا پشتەوانێنووی بوو لێ ڕۆژێ. پڕانیا لێکۆڵی ناوان داویان لەسەر هەندەیە کە چاوە سەرۆکێبەرێ فشار دانی بوو سەر جێگرێ خۆ هەتا بە ئاوایەکی نەقانونی ئەنجامن هەڵبژارتنان بگوارە. دانشتنا پێنجشەمە بوریە کۆمیتە شەشێ چلەیە جڤاتە نوونەران هەوڵدا نیشان بدە کە ئێریشە توندوتیژی چ قەسمەترسیەکە نێزیکدا سەر مایک پێنس جیگرێ سەرۆکێ وێ دەمێ و ماڵباتاوی. دیمەنین ئەولەهیەن کۆنگرێسێ نیشان دەدەن کە ئێریشکەر دۆرە 10 مترایان نێزیکی پێنس بوون. ئەندامین کۆمیتێ دەبێژن سەرۆکێبەرێ دۆنالد ترامپ بانگا تێکدەران بۆ کۆنگرێسێ کرد بە ڕیا گۆتارێکە دەرەوین کو دەبێژە مایک پێنس دەکارە بە تەنە سەری خوا ئەنجامین هەڵبژارتنان هەلوەشینە. Ez bawer dikim ku divêt em piştgiriya wan destnîşan bikin ka serok çi qas beşdarî pêşengiya şeşê çileyê bûye. Em çawa gihiştin rewşekê ku ew qas kes êriş birin ser kongresê. Ji ber ku rastî wan bawer kiribû ku hilbijartin hatine dizîn. کێنزنگر دە ئاخەفتنە خۆدا بەحسانامەیەکێ کرد کە vê dawiyê biriya postê gehiştibû mala wî û têda gefa kuştina wî jina wî û zarokê wanê pêncmehî hatibû kirin. Roja înê serokêberê Trump komît wekû sexteyeke hizbî şermezar kir. ئەو جادەیەکەیەک عالیە، ئەو ڕێکەتنێک سەختەیە، ئەو شەرمەکە و di dîroka welatê me de tu carî çê nebûye ku nêneratiya me tu nebe. Dibêjin wan komarî hene, kîne? Liz Cheney û Adam Kinzinger yê giriyokî her care ew diaxive digirî. Komîtê gelek klîpên şeşê çile nîşan dan di nav de jî dengên hevkarên gumanbarên di plana hilweşandina encamên hilbijartinan de. Tiştek ku em ji cêgirê serok pênz dixwazîn ew ku ew îro demijmêr yekî piştî nîvro bihê li civatên qanûndanerên wîlayetan li vê yekê binêrin da ku em bigehîne encamekê û Emerîkî bizanin ka me kontrola rêberiya hikûmeta xwe heye yan ne. Cîgira serokê komîtê nûnera komarî Liz Cheney tawinbariya komîtê dubare kir ku Trump dizanî bû iddiayên wî yên dizîna hilbijartinan derewin. Wê ev klîpa Eric Hirschman yek ji parêzerên berên koşka spî nîşan da û axaftina heftê çile bi parêzer John Eastman ra bi bîr anî. Wî dest pê kir û daxwaza tiştekî girêdayî Georgia û parastina tiştekî ku pêdaçûn têda werekirin bike. Min jê re got ma tu ne li ser hişê xwe yî. Min got ez tenê dixwazim ji niha pêda du peyvan ji devê te bibihîzim ve guhastinek bi rêkûpêk.
veguhestina aştiyaneya desthilatdariyê Trump bi nav û deng yekem serokê çûyî bû ku di sed salekê de lê sondxwarina serokê piştî xwe amade nebû. Raporta Araş Arab Esadî, Salih Demîcer, Dengê Amerîka. لێکۆڵینەوەکانی کۆنگرێز لە توندوتیژەکانی 6 مانگی 1 ساڵی 2021 لە کۆنگرێسی ئەمریکا بەردەوامە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو لێکۆڵینەوانە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ئەمڕۆ جارێکی تریش کۆمیتەی لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکانی 6 مانگی 1 دادەنیشێتەوە. یاسادانەران لەم بارەیەوە چی دەڵێن؟ هێرۆ بەپی لێدوانەکانی یاسادانەران ئەمڕۆ بەڵگەی زیاتر دەخرێتە ڕوو لەسەر ئەو چاواشەکاریانەی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا کردوونی و هەروەها بەڵگەی زیاتریش دەخرێتە ڕوو لەسەر ئەو هەوڵانەی کە دراون بۆ کۆکردنەوەی پارە و هەروەها دارایی بۆ ئەو ڕوانینەی کە دانەڵد ترامپ هەی بووە وەکو دەیگوت هەڵبژاردنەکەی لێ دزراوە فێڵوتەڵەکەش لە هەڵبژاردندا کراوە. ئەندامانی لیژنەکە ئاماژەشیان بەوە کردووە هەوڵێکی تەواوی خۆیان نەدەن تا لە کۆتایی ئەم مانگەدا تەواوی تیانوسی ئەم لێکۆڵینەوانە بۆ تۆمارەکان بگەێنە وەزارەتی دادی ئەمریکا تا لەوێژ دەست بکرێت بە لێکۆڵینەوەی تاوان لەسەر ئەو کارانەی کە کراون. لە بیرمان نەچێت لە هەفتەی ڕابردوودا بوو وەزارەتی داد نامەیەکی ئاڕاستەی کۆمیتەکە کرد تیایدا سەرزەنشتی دەکردن بەوەی کە کارەکانی ئەو کۆمیتەیە بۆتە تەگەرەیەک لە بەردەم درێژەدان بەو لێکۆڵینەوانەی کە لە وەزارەتی دادا دەکرێن. بەڵێ باشە دەگوترێت کە داوا دەکرێت مایک پێنسیش لەوێ ئامادە بێ. پێت وایە مایک پێنس بۆ خۆی ئامادە بێت لەو دانیشتنە؟ بەپێی لێدوانەکانی بێنەی تۆمسن سەرۆکی کۆمیتەکە وەکو ئاماژەی پێدەکات پێویست ناکات ینی لە ئێستادا مایک پێنس بۆ خۆی ئامادە بێ لەبەرچی لەبەرەوەی لێدوان و گەواهیدانی ژمارەیەکی زۆر لە یاریدەدەرە نزیکەکانی مایک پێنس هەبووە ئەوە لە بەردەمی لیژنەکەی ئەم لێکۆڵینەوانەدایە. بەڵام ئاماژەشی کرد بەوەی کە ینی لەیچە لە لێدوانەکانیدا دەڵێ ئەگەر پێویست بکە بە دووری نازانێت کە مایک پێنس ئامادە بێتە بەردەم ئەم لیژنەی لێکۆڵینەوە. بۆ دانیشتەکەی ئەمڕۆ ینی زۆر پێدەچێ ڕۆستی بۆرز ئەو کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ستانی ئەریزۆنایە ئامادەی دانیشتەکەی دادگا لێکۆڵینەوەکان ببێ ببوورم ینی مەبەستم دادگا نەبوو مەبەستم لێکۆڵینەوەکان لە کۆنگرێزدا پێش دەچێت پرسیاری هەرە سەرێکی لێی سەبارەت بەو ئیمێڵانە بێ کە لە سەروەختی دەنگدانی ئەلکترۆل کۆڵێجدا بۆی چوون و داوای لێکراوە کە دەنگی ئەلکترۆل کۆڵێجی ستانی ئەریزۆنا بگۆڕێت بۆ بەرژەوەندی ترامپ و هەڵبژاردن یاخو سەرکەوتنەکەی جۆ بایدن فەرامۆش بکات. بەڵێ باشە بەڵێن لایەنگران و یاریدەدەرەکانی دانەڵد ترامپ چیڵێن لەم بارەیەوە؟ ئەکرێ بگوترێ دابەشبوونێک هەیە بەڵام بەگشتی زۆربەی زۆری یاریدەدەرەکان لایەنگرانی دانەڵد ترامپ ئەوانەی کە گەواهیشیان داواتە ئێستا لە بەردەم لیژنەی لێکۆڵینەوە یا کۆمیتەی لێکۆڵینەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە لێدوانەکانی سەرۆک ترامپ بنەمایکی ئەو تۆیان نەبووە کە پشتڕاستی ئەوە بکاتەوە فێڵوتەڵەکە لە هەڵبژاردن ناکراوە یا پشتڕاستی ئەوە بکاتەوە کە دانەڵد ترامپ سەرکەوتنی بەدەستێناوە. لە بیرمان نەچێت لە سێم دانیشتنی ئەم کۆمیتەیەدا یاریدەدەرەکانی جێگری پێشووی سەرۆکی ئەمریکا واتە مایک پێنس باسییانەوە دەکرد چۆن ئەو لێدوانە چاواشەکاریانەی دانەڵد ترامپ لەسەر ئەو هەڵبژاردنە خەریک بووە ئەمریکا بەرەو لێواری قەیرانێکی گەورەی دەستوری. هەروەها باسییان لەوە دەکرد کە چۆن ئەم هەوڵانەی کە دانەڵد ترامپ دابوونی بۆ تەمایی ئەوەی کە ژیانی جێگرەکەی خۆی مایک پێنس بکەوێتە مەترسیەوە هەڵبەتە بەپێی زۆرێک لە سەرچاوەکان ئەوانەی کە هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێز لەو کاتەدا نزیکەی دەمەترێک لە مایک پێنسەوە نزیک بوون بێجگە لەوە تەنانەت داوای ئەوەشیان دەکرد کە هەر لە ناو باڵەخانەی
کۆنگرێزدا مایک پێنس هەڵبواسرێت. بەڵێ ئەمەش بەهۆی ئەوە بوو وەک دەیانگوت چونکە ئەو پشتیوانی کردبوو لەوەی کە دەنگەکان بکرێت بە فەرمی. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس بۆ تۆ هێرۆ. دمیتری موراتۆف سەرنویسکارێ ڕۆژنامەیە سەربەخۆیە ڕووسی نۆڤایە گەزێتە دووشەمبێ میدالیا خۆیان زێڕین ئانۆبلا ئاشتیێ بە 130 ملیۆن دۆلار و 500 هەزاران فرۆت و ئەو پەرە دەی ji bo wan zarokان بە ji ber şerê Ukrayna koçber bûne. Mîdalî demezadeka vekirî de li bajarê New Yorkê ji hêla Heritage Action ve hatibû rêxistin hata firotin. Bi kirê mîdaliyê bi telefonê bejdar bû lê heta niha jî nehatiye naskirin. Mezade gelekî bi coş bû bi çepkên germ dihat pêşwazîkirin her careka bihayê mîdaliyê bilindtir dibû. Heta gihaya 130 milyon dolaran û 500 hezaran. Muratov heta hat dîtin ku vîdyoyên wê bûneyê û xelkê di holê de tomar dike gelek ji beşdaran û Muratov bi xwe jî matmayî me dema bi kiran mîdalî bihayê mîdaliyê gihandiya 10 milyon dolaran. Muratov di sala 2021 de digel rojnamevaneka naskiriya Filipînê Maria Ressa hatin xelatkirin. Komîteya Nobla Aştiyê wî demî got ku ew hatine xelatkirin ji ber hewildanên wan ên ji bo parastina azadiya derbirînê. Muratov UNICEF weka wergira wî parey û şêweyê xerckirin û bikarînana wî destnîşan kiriye. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. هێزەکانی رووسیا ڕۆژی دووشەمە ناوچەیەکیان لەسەر ڕووباری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا گرتووە و سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلەنسکی پێشبینی دەکات مۆسکۆ هێرشەکانی زیاد دەکات بەر لە کۆبوونەوەی لوتکەی ڕێبەرانی ئەوروپا کە چاوەڕوان دەکرێت تیایدا پێشوازی لە داواکاری کیێف بۆ بوون بە ئەندام لە یەکێتەکەدا بکرێت. دیپلۆماتên herê bilentiyên Yekîtiya Ewropa roja duşemê li Luksemburgê kombûn ji bo danûstandinan li ser Ukrayna û evlehiya xwarinê. Berpirsê siyaseta derve ya Yekîtiya Ewropayê Josep Borrell bank li Rûsyayê kir ku dorpêçên xwe yên li ser benderên Ukraynayê rake da ku alîkariyê bide bi milyonan ton genimê ku li benda hinardekirinê ne. هیویدارم کس نکاربه لهمبری زخت انجواکا ناف نتوی لبرخوا بده. هیویدارم او باور دکم که نتوی نیکبویی داویه دا بگی هجار رکفتنه که. مروف نکاره بفکره که به میلیون آنتون گنم لوکرانیای آسه بمینه دما که مروف جهانی برچینه. اف توانه که شره. جبر و یکی از نکارم بیجم که چاره سرکرنا و پر وقت دکشینه. وکیدن اوی براستی تشتک که روسیای جر را برپرسیار به. و نکارم برچیبونا گل جبو شر بکار بینن. جوزف بورل گوت که خطر برچیبونا مزل لجیهانی و به تایبەتی لافریقای هەیە جبر که انجام زیده بونا بهای خوارنه دگل قیرنا پیدا کرنا انرژیه. ده آلی دن و کاربدست فرانسای جی گوت فرانسا پشتگیری هفدان نتوین یک بویی لسر قریزا روسیا اوکراینایی دکه. هکه امت چارەسەرکردنا کریزا خارن دا جدی بن دوید امت پاراستنا بندر دا جی جدی بن. هنگ آمور جه اوکراینای را هاتنه شاندن و ام ویه که نه جه هیلا آموران و لجه هیلا تکبرنا روسیای و دبینه لپراسی یا کو پیویست اوه مخابن ریگ دن تونه جبو بکرنا اودسا او بندرین دن ین لباشور اوکراینای ریگ دن تونه و ولاتن اوروپی یکیتیا اوروپی جه هنه لگلوان آلاوین پیویست هنه و هکه او ویه که بدن از فکرم که ام دکارن کریزه پر زودتر چارەسەر بکەن. وەزیری کارên dervê Lîtvanya Gabrielus Landsbergis di axaftina xwe de nema ku ev giheşt meclîsê got ku peydakirina alavên leşkerî ji Ukraynayê re rêyek tenê bû ji bo vekirina Odessa û benderên din yên li başûrê Ukraynayê. Di serîdê netewên yekbûyî û gelek welatên din hewil didin ku Rusya û Ukraynayê bigihînin peymanekî ku niha Tirkiye di vê yekê de rolekî taybet dileyîze. Lê em jî amade ne ku alîkariyê bikin. Wekî ku serok jî got em di vê baweriyê de ne ku
gava dem vere. Biryareki civata evlekariye ya neteveyên yekbûyî wê bifeyde be. Ku li gel peymana ku dibe ku hatibe kirin. Ev mijareke ku divê dem û dest were çareserkirin. Ji ber ku astengkirina genim û dexlên Ukrayna pir xeter e. و لە گۆڕە هەژمارن نەتەوێنێ گرتی نێزییکی 2,500,000 خەلکی ئوکراینە کو سنوورên پۆلندێ دەرباس کردبوون نەها ڤەدگەرنا وڵاتێ خوا ئێریان مارتینەنکۆ یەک جوان کەسایە کو ڤەگەڕەیە باژارێ خوا کو بناوێ سوومیە لە باکووری ڕۆژهەڵاتە ئوکراینە. ئەرینە مارتنینکۆ دانیشتۆی سۆمی مانی ڕابردوو لەسەر شوێنێتی فێربوونی تەقەکردن لە تفەنگێک و دابینکردنی تێماری سەرەتایی بۆ برینداران بەسەربرد. پێشجەنگیش ئەو یارمەتی خەڵقی دەدا بەلەم و کەرەسەی سەوڵێدان بەکرێ بگرن و پلان بۆ گەشتەکانیان بکەن. بەڵام لە شوێنێکی وەک سۆمی ئەو جۆرە کارە وەرزیە. بۆ ئێلەمانی 12/2021دا مارتینینکۆ چووە پۆڵندا بۆ ئەوی بڕێک پارە پەیدا بکات. ئەو لەوێ بوو کاتێک زانی کە رووسیا وڵاتەکەی ئۆکرانیایی داگیر کردووە. کەس نەیتوانی کار بکە یا دەستی بچێتە هیچ شتێکەوە هەموو کەس سەری تەلەفۆنەکانیان دەکرد هاتوچۆیان دەکرد و دەگریان. هەر لە یەکەمین ڕۆژی جەنگەوە مارتینینکۆ ویستی بگەڕێتەوە بۆ سۆمی بەڵام هاوڕێکانی پیانوت کە شارەکە داخرا و بەڕاستی ئەستەم بوو بگەڕێتەوە. پێم وابوو پێویستە شتێک بدۆزمەوە کە لێرە بیکەمەوە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین یارمەتی سۆمی بدەین. لەگەڵ دانیشتوانی تری سۆمی لە واشۆ مارتینینکۆ دەستی کرد بە کۆکردنەوەی دەرمان و کەلوپەلی خواردن و جلوبەرگ بۆ خەڵقی وڵاتەکەی. لە مانی چواردا بڕیاریدا بگەڕێتەوە. بڕیارمدا کە کاتی گەڕانەوەیە بۆ وڵاتەکەم. زیاتر لەبەر ئەوەی هەموو خزمەکانم و دایک و باوکم و براکەم هەمویان لە ئوکرانیا مابوونەوە. زۆر بە تایبەتی سەگەکەم تووسیاش بە پەرۆشەوە چاوەڕێی دەکردم. ئەو بە تاتوویەکی نوێەوە بەرە وڵاتەکەی بەڕێکەوتەوە کە نووسراوە ئێوەتان باش. ئێمە خەڵکی ئۆکرانیان دەستەواژەیەک کە ڤیتالیکم پارێزگاری هەرێمی میکۆلایف بەکاری دەهێنێت بۆ کردنەوەی راپۆرتە ڤیددیۆ بەناوبانگەکانی ئەوەش بۆتە هیمایەک بۆ ئازایەتی و یەکگرتن. کاتێک لە وارشۆ بووم دەرفەتی ئەوەم نەبوو کە تیشرتێکی ئاوا بکڕم بۆیە بڕیارمدا تەتوویەک بۆ خۆم دروست بکەم. ئیستاش تیشرتێکم هەیە کە هەرگیز ناتوانم لە خۆمی بکەمەوە. هەستێکی زۆر جیاواز هەیە بە بەراورد بە جاران. شارەکە ژیانێکی جیاوازی هەیە. زەنگی بەردەوامی وریاکردنەوە لە تۆپباران. ئەوە ترسناکە بۆ هەموو کەسێک بەڵام ئەوە وڵاتی منە. ئەمە ئەو شوێنەیە کە لێی ئەژیم. مارتینینکۆ بەنیازە دووبارە دەست بکات بەکارکردن لە گەشت و گوزاردا کە کاتەکە گونجاو بێتەوە. ئەو هەروەها خەون بەکردنەوەی باخچەیەک و کاری دیزایانی باغ دەبینێ تا ماڵەکەی وەک جاران جوان و سەوز دەرکەوێت. گەمارۆکانی رووسیا لەسەر هەناردەی دانەوێڵەی ئۆکرانیا و کێشەی هێڵی شەمەندەفەر ناکۆکیەکی نوێی لە نێوان رووسیا و یەکێتی ئەوروپادا دروست کردووە. ئەمەش لە کاتێکدایە کە کێف هۆشداری دەدات لەسەر ئەوەی سەربازانی رووسیا شەڕەکەیان چڕ دەکەنەوە بۆ کۆنتڕۆلکردنی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلەنسکی رووسیا تۆمەتبار دەکات بە بارمتەگرتنی ئافریقا بەهۆی ڕێگەگرتن لە هەناردەکردنی گەنم کە بووەتە هۆی کەمبوونەوەی خۆراک و مەترسی برسێتیەکی زۆر لە ناوچە هەژارەکاندا دروست دەکات. رووسیاش وەڵامی دایەوە و بەرزبوونەوەی نرخی دانەوێڵەی خستە ئەستۆی وەک دەڵێت سیاسەتە وێرانکارەکانی ڕۆژئاوا لەو کاتەوەی کە شەڕەکە دەستی پێکردووە. نزیکەی 4 مانگ پاش داگیرکاریەکەی رووسیا لە ئۆکرانیا زێلێنسکی دەڵێت ئۆکرانیا دەچێتە قۆناغێکی هەستیارەوە لە کاتێکدا بڕیارە ڕابەرانی ئەوروپا تاوتوێی خواستی کیێف بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا بکەن. ڕۆژی دووشەمە چارلز میچلی سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا داوای لە ڕێبەرانی یەکێتیەکەی کرد تا ئەندامێتی ئۆکرانیا و مۆلدۆڤا بەر لە کۆبوونەوە سەرەکیەکەی بروکسل پەسەند بکەن. ji bo agahiyên dawiyên şerê Ukrayna Ozlem yasak ji navendê peyamên dengê Amerîka bi me raya Ozlem dem baş pêş hatin li ser erdê nehaçine. Belê dexil hêzên Ukraynî îro ragihand ku şer û pevçûnên li Ukrayna bi taybet jî li heremên Rojhilatê Ukrayna bi tundî berdewam dikin. Hate ragihandin ku di berdevkê hêzên çekdariyên Ukrayna di brîfinga rojane de got ku hêzên
روسی ارشین خونه اسمانی و به توپبارانان بتوندی به نوبر ارشین خود دومینن و هر وها والی حرم سیورودونسکی راگاند کو پفچون و شر و ارشین روسی برنگه کی دجوار بردوام دکن هر والی حرم جی راگاند کو لکارگه ها آزود کو تگوتون کو تده هجماره کی چکتارن اوکراینی و نیزی 500 سویل هنه در دورا وی کارگه هدیجی پفچون دومن لی هر وها جداخوازین روسی جی راگاندن کو او پفچون و شرین خواه بر به کیوی دومینن بله اوزدن بریارا لیتوانیا جبو قدغه کرنا در باز کرنا کلوپانان برف روسیا چه برتکش جوی درکتن و روسیا چه بجل سروینا بله وکی تزانی داخل لیتوانیا اف بریارا قدغه کرنا در باز کرنا کل و پلین کو د لیست یا تولیان یا یکتی اروپا دابو دو راگاهاند دمودست روسیای برتک نشانه و بریارا لیتوانیا دا جبر کو ریا یکانا یا ترینه جناوا لیتوانیا درباز دبه و دچه دگیهجه حرما کالینگراد یا روسیای ایرو نونره یکتی اروپایا کل مسکویه گازی وزارت درو یا روسی کر او رخنه خو به تندی جروی ویرا گوت هر وها روسیای دوجی دیپلماتیک لیتوانی بانکر بوله یکتی اروپا دبیجه کو لیتوانیا بلی کو رگزین یکتی اروپا پناسه کریه تشتکیدن ناکه امی ببینن کو ev آلوزی evi به بردوام بکر برنگی که بر به چاف داخل اوزم کرام لم گوتو بو اندو شرفانین او دبیجال گوتنا بگور گوتنا علی کری گرتین امریکی گرتنا ام چه سن وان پیامان دزانن بله ev داخویانیا جارا یکی دوج هیلا بردف که کرملینه دیمیتری پسکوف هاتو بو دیار کرن لی ایروجی اجانسا اینترفاکس یا روسی دیار کر کو هر دو ولاتین امریکی نها لدونسکی جه هیلا جدا خازم و هاتنه دست سر کرن داخل هجای بالکشاندنه کو دو پسکوف گوتو بو کو او هر دو ولاتین امریکی لشکرین کریگرتینه جبر و یکی جی او وکی دل لگور پیمانا جنیوره و اوه نین نرخاندن او اوه لگور کریارین خواه ورن دارزاندن او جی مترسیا چیده که کو لحرما جدا خوازان ورن دارزاندن و جزایا دار وکرن جوارا وره داین خالت زلال بو اسلام خانگل کی سپاس اسلام ج نافندان و چین دنگی مرکب مرابو سپاس لە ماوەی داهاتووی بەرنامەکەماندا زانیاری زیاترتان لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا پێدەدەین بەڵام پاش ناوبڕێک دێینەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچه جیهانه. هێزا دەریاییە ئەمریکی ئیرۆ سێشەمبوویە گوت کو هێزین وان لە تەنگاوا هۆرمز یا استراتیجیک بە هێزین پاسدارین شۆڕەشە ئیسلامیە ئیرانی ڕاستی ڕووبڕووبوونە دژوار بوونە. گەمیین هێزا پێنجەمین یا ئەمریکی لە ڕۆژهەڵاتە ناوین گوت سێ کەشتەیەن پاسداران ڕاستی وان بوون و بە ئاوایەکی نە ئەولە و نە پرۆفێشنال لڤین کردن دەما دوو گەمیێنوانە دوشەمبێ دە تەنگاوا فارسیدا دەرباز دەبوون. هێزن دەریایین ئەمریکی گوت یەک ji سێ کەشتەیان بلەز بەرەف گەمیەکەوان هات دوێ ڕووبڕووبوونێدا. گەمیا هێزن دەریاییە ئەمریکی ژی گولەیین هۆشداریە ژە تەقاندن. وان ڤیدیۆیەک کورد ئاڕوودانێ وەشاند ئیرانی هەتا نەها چه ئاگەهی لەسەر وێ نەدانە ئەگەر چی دوێ تەنگاوا فارسیدا یەک ji pêncî tevaya firotin û veguhastina nefta cîhanê têkirin ev çend dibe demekî ku girjî li ser wê herêmê her tundin ji ber rêketina navokiya Tehranê û her dîsan jî li demê ku bernama navokiya Îranê çirkirina uranyumî
دگەهینە ئاستی دروستکردنا چەکێ ناوکی. کێشە و ئاڵۆزیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغدا بەردەوامە بۆ تاوتوێکردنی ئەم کێشە و گرفتانە دەچینە لای پامنەرمان دڵشاد ئەنوەر بۆ زانیاری زیاتر. دڵشاد سەرەتا سڵاوت لێبێت لە بابەتی 200 ملیار دینارەکەەوە دەست پێ بکەم کا بڕیار بۆ حکوومەتی عێراقی بینێرێت بۆ هەرێمی کوردستان. ئایا ئەو بابەتە گەیشتە کوێ؟ چ زانیاریەکی نوێت هەیە لەم بارەیەوە؟ بەڵێ دیارە لە تازەترین پێشهاتە عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق لە تازەترین لێدوانە باس لەوە کە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق دژی نەوتوگازی هەرێمی کوردستانە کە نەوتوگازی هەرێمی کوردستانی بە نادەستوری ناو بردبوو ڕێگرە لە ناردنی 200 ملیار دینارەکە بۆ هەرێمی کوردستان و دیارە عەلی عەلاوی باس لەوە کە پێشتر ئەوان ئەو پارەیان وەکو بودجە وەکو حاڵەتی تەواوی بۆ هەرێمی کوردستان ناردبوو بەڵام لەمە دووە ئەو ناتوانێت وەکو وەزیری دارایی عێراق پێشەوانەی یاسا پارە ببنێرێت چونکە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق بە تەواوەتی نەوتوگازی هەرێمی کوردستانی وەکو نەوتوگازی عێراق ناو بردووە و پرۆسەی نەوتوگازی هەرێمی کوردستانی بە نایاسایی ناو بردووە بۆیە بەتەواو ئەو پارەیە بنێریە پێشێل یاساکە بۆیە وەکو وەزیرێکی عێراقی ناتوانێت یاسا پێشێل بکە بۆیە هەموو ئاماژەکان بۆەوە چنووە لێدوانەکانی دوای لێدوان بەڵێ دڵشاد بەداخەوە لەواچێ پەیوەندەکەمان لەگەڵ پامنێرمان دڵشاد ئەنوەر پچراوە. دڵشاد ئێستا گوێت لە منە؟ بەڵێ دڵشاد فەرموو قسەکانت تەواو بکە زانیاریەکانت سەبارەت بەو کێشەیە دەدا داوای لێبوردنەکەم دەنگەکەت بڕا. بەڵێ دیارە عەلی عەلاوی ئاماژی ینی دوای لێدوانی عەلی عەلاوی ئاماژەن بۆەوەی کە حکوومەتی عێراق بەنیاز نییە ئەو پارەیە بنێرێت چونکە وەک عەلی عەلاوی ئاماژەی پێکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە بە ڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی عێراقیە و وەزارەتی دارایی عێراقیش ئامادە نیە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق با بڵێن پێشێل بکات بۆیە تاکو ئێستا وەزارەتی دارایی عێراق جەخت لەسەرەوە کاتەوە کە ئامادەی پارەکە بنێرن بەڵام لەسەر ئاستی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا کاردانەوەی فەرمی نەنواندەوە بەڕەسمی وەڵامی نەبوو بۆ حکوومەتی عێراق. بەڵێ باشە دڵشاد بابەتێکی تر دوێنێ بڕیار بۆ حکوومەتی عێراقی پرۆسەیەکی دادگایکردنی ژمارەیەک کۆمپانیای نەوت ئەنجام بدات کە لەگەڵ هەرێمدا کاریان دەکرد. ئەی لەسەر ئەمەیان چ زانیاری نوێ هەیە؟ دەتوانی ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەم بابەتە پێ بدەیت؟ بەڵێ دیارە دوێنێ بڕیار بوو دادگای عێراقی پرۆسەی دادگایکردنی کۆمەڵێک لەسەر دۆسیەی مامەڵەکردنی کۆمپانیا بیانیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە پرۆسەی دادگایکردن بەڕێوە بچێ بەڵام پرۆسەکە دواخرا بەڵام ئەمە ئاماژە بۆ بکەم کە لە ئێستادا ئەو کۆمپانیا بیانیانەی کە ژمارەیان 6 کۆمپانیاتان لەو کۆمپانیا لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵەکان بۆ سەر سێ ئاسدا بەشە بن. ئاستی یەکەم کۆمپانیای وێسترن زاگرۆسی کەنەدیە کە لە ناوچەی گەرمیان لە بیرەنەوتەکانی کوردەمیر تاکو ئێستا 6 بۆ 5 بۆ 6 کێڵگە با بڵێن بیرەنەوتیان هەڵکەندووە بەڵام بەرهەمیان نییە واتە نەوتیان دەرنەهێناوە بەڵام سەرقاڵی لێدانی بیرەنەوتن ئەوان ئیشوکارەکانیان بە شێوەیەکی کاتی ڕاگرت چونکە چاوەڕێی کێشەکانی نێوان هەرێم و بەغدان بەڵام هەندێکی تریشیان لەو کۆمپانیا نەوتیانە بەردەوامن لە ئیشکردن و گوێیان بە بڕیارەکانی حکوومەتی عێراقی نەداوە چونکە ئەوان نەوتیان بەرهەمێناوە بەردەوامن لە ئیشکردن و با بڵێن بەرژەوەندیان لەگەڵ حکوومەتی عێراق نییە تەنها لە هەرێمی کوردستان کارەکەن بەڵام ئەوەی کە ماوەتەوە کە هەم لە عێراق کارەکات و هەم لە با بڵێن هەرێمی کوردستانیش کارەکات تەنها کۆمپانیای گازپرۆمی رووسیە کە هەم لە هەرێمی کوردستان کارەکات و لە هەم لە عێراقیش کارەکات بەڵام کۆمپانیای گازپرۆمی رووسی تاکو ئێستا هیچ گوێیەکی یان هیچ حسابێکی بۆ بڕیارەکانی حکوومەتی عێراقی نەکردووە و سەرباریەوەی کە حکوومەتی عێراق چەندین ئینزاری پێداوە تاکو ئێستا بەردەوامە لە کارکردن ئەمەش ڕەنگە پەیوەندی بۆەوە هەبێکە کۆمپانیای گازپرۆم سەر بە حکوومەتی رووسیایە حکوومەتی رووسیاش بەهۆی ئەو گەمایە ئەو سزایانەی کە بەهۆی شەڕی وەکلانیان خراوەتە سەری لەسەر ئاستی نێودەوڵەتی سزایەکی زۆر خراوەتە سەریان ڕەنگە بە هەمان شێوە حساب بۆ سزاکانی حکوومەتی عێراقیش نەکەن و لە با بڵێن وەبەرهێنانێکی زۆریشان لە هەرێمی کوردستان هەیە بۆیە تاکو ئێستا هیچ حسابێکیان بۆ با بڵێن سزاکانی حکوومەتی عێراق نەکردووە بەڵام دوێنێ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ژمارەیەک لە ڕاگەیاندکاری هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە هۆشداریەکانی حکوومەتی عێراق بە کۆمپانیا بیانیەکان
کاریگەری هەبوو لەسەر نرخی نەوتی هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانی کە نەوت لە هەرێمی کوردستانە کڕن با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان جێچەڵان بە هەرێم کردووە و نرخی نەوتی هەرێمی کوردستان بە هەرزانتر کڕیوە واتە هاڕەشەکانی هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەمدا گەرچی کۆمپانیا نەوتەکانی تاکو ئێستا لە هەرێمی کوردستان دوور نەخستۆتەوە بەڵام کاریگەری هەبووە لەسەر کڕیارەکان بە شێوەیەک لە شێوەکان نرخی نەوتی هەرێمی کوردستانیان هەرزانتر کردووە. بەڵێ پامنێرمان دڵشادن وەر لە گەرمیان سپاس دەکەین. زۆر سپاس بێت. هێزên Sûriya Demokrat Hesedê 206 genc ji endamên Daişê ku temenê wan ji 18 saliyê kêmtir e radestî fermandariya operasyonên hevbeşe a Iraqê kirine. Ajansak nêzîkî Hesedê îro sêşembiyê ji zarê berdevkê fermandariya operasyonên hevbeşên Iraqê Tehsîn Xefacî ragihand dema gotî ku hikûmeta Iraqê ew 206 zarokên Daişê ji Hesedê wergirtine. Di heman çarçoveyê de li gora peyamnêrê dengê Amerîka ji qamişlo hêzên Sûriya Demokrat destpêka vê mehê de pêncî girtiyên Daişî yên Iraqî bi rêya dergehê Rabî'a radestî hikûmeta Bexdayê kirine. Li gorî mîdyaya ser bi hikûmeta Iraqê ve ciwanên ku temenê wan ji 18 saliyê kêmtir bûn hatine radestkirin ji aliyê rêveberiya istîxbarat û dija tîrorê a Parêzgeha neynewe. Li aliyekî din desteya têkeliyên derveya rêveberiya Xweser îro sêşemê eşkere kir ku wê roja 19 vê mehê 6 jin û 16 zarokên malbatên çekdarên Daişî yên Belçîkî radestî şandekî wî welatî kirine. پەتای کۆلێرا بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە و شاری سلێمانیش بۆتە سنتەری بڵاوبوونەوەی پەتاکە بەهۆی زۆری ڕێژەی توشبوونیشەوە بارینە ئاسایی لە شاری سلێمانی ڕاگەیەندراوە. پەتاکە گەیشتۆتە شارەکانی هەولێر و دوهۆک و شارەکانی تری عێراقیش بۆ ڕێگریکردن لە زیاتربوونی نەخۆشیەکەش وەزیری تەندروستی سەردانی سلێمانی کردووە و حکوومەتیش بڕێکپارەی دابین کردووە بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکە. پەتای کۆلێرا بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە و شاری سلێمانیش بووەتە سەنتەری بڵاوبوونەوەی پەتاکە بەهۆی زۆری ڕێژەی توشبوونیشەوە بارینە ئاسایی لە شاری سلێمانی ڕاگەیەنراوە. بەداخەوە لەبەرەوەی نزیکەی 2 هەفتەیە پەتای سکچوون لە پارێزگای سلێمانی بە شێوەیەکی بەرفراوان زیادی کردووە. ئێمەش گومانمان نەکرد ئەم پەتایە جۆری کۆلێرای تێدا بێ کە یەکێکە لە پەتا تونند و ترسناکەکانی جۆری پەتای سکچوون ئەوە بوو بە زووترین کات تیمەکانمان نمونەیان لەم نەخۆشانە وەرگرت و نمونەکان پشکنینمان بۆ کرد لە تاقیقەکانی خۆمان بەداخەوە کۆلێرا دەرچوو. ڕۆژانە 400 بۆ 500 نەخۆشی سکچوون لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی تۆمار دەکرێن کە بەشێکیان پەتای کۆلێران. 3 نەخۆشخانەش تەرخان کراون بۆ توشبوانی نەخۆشیەکە و ئیدارەی خۆجەیی سلێمانیش کۆمیتەیەکی باڵایی بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی نەخۆشیەکە پێکێناوە. ئێستا لە ناو شاری سلێمانی 3 نەخۆشخانە نەخۆشی تیادا غڵەکرێ بەڵام لە هەموو مەڵبەندە تەندروستیەکان چارەسەر بۆ نەخۆشی سکچوو نەکرێ و لە دەرەوەی شارەکانیش لە قەزاکانی پێنجوێن و سێ سادق و هەڵەبجەی تازە و دەربەنی خان و دوکان و چەمچەماڵ بە هەمان شێوە نەخۆشخانەکانمان لە ئەرکی ئەویان کە چارەسەری نەخۆش بن. هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە دەگەڕێنرێتەوە بۆ سەرچاوی ئاوی پیس. پزیشکانی پسپۆڕی هەناویش هۆشداری دەدەن لەوەی نەخۆشیەکە زیاتر مناڵان و کەسانی بە ساڵاچوو لەگەڵ ژنی دووگیان دەگرێتەوە. کۆلێرا بە زۆری لە مناڵانە بەتوندی ئیگرێ لەگەڵ بە ساڵاچوانەوە لە هەمان کاتە لەگەڵ ژنی سەگپڕ بارینە ئاسایی ڕاگەن ڕکاتێککە بارینە ئاسایی ڕاگەن کەواتە ئێمە لە ڕێت زۆنانی واتە لە زۆنی سوورین ینی لە ئێستاە حاڵەتەکانی سکچوونشانەوە زۆرە بەڵام بە هەوڵ و هیمەتی هەمولایەک لە هەوڵی سەرچاوەکانی بڵاوبوونەوەی کۆلێرایە بە دوایە ئەگەڕن بۆی کە حاڵەتەکان نەهێڵڕێتوە چارەسەریش ئێمە لە ڕووی چارەسەرەوە ئامادەین بەڵام خۆ دەزانیەوەی کە خودی بوونی کۆلێرا تاڕادێک بۆ ئێمە زۆ قورسە چون خۆ دەزانی کۆلێرە لە وڵاتە دواکەوت و هەژارەکانە بڵاو بێتەوە بۆیە ئەمەی کە بڵاوبوونەوەی کۆلێرا بۆ خودی سیستەمی ئەم وڵاتە تاڕادەیەک ناشرینە جوانە.
بەپێی ئامارەکانی تەندروستی سلێمانی تا ئێستا لە سلێمانی نزیکەی 10,000 نەخۆشی سکچوون و ڕشانەوە و کۆلێرا تۆمار کراون و نەخۆشیەکە گەیشتۆتە پارێزگاکانی هەولێر و دهۆکیش. وەزارەتی تەندروستیش 800 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە. دابینکردنی بڕی 800 ملیۆن دینار تەنها بۆ پارێزگای سلێمانی کە 800 ملیۆن دینار بۆ دابینکردنی پێداویستیەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی سکچوون لە بواری تەندروستیدا کە ئەمە پێداویستیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی و سەرچاوی مرۆیی و هەندێک ژێرخان و چونکە ئەوانە هەمووی پێداویستی دیکەشی دەوێت تەنها دەرمان و عیلاج نییە، بەڵام ئەمە بودجەیەکی ئیستثنایی و بودجەیەکی فریاگوزاری خێرایە. هەمومان ئومێدمان وایە کە دەتوانین کۆنتڕۆلی ئەم نەخۆشیە بکەین بە پاڵپشتی هەموو لایەکان، بە پاڵپشتی هەموو لایەنە پەیوەنددارەکان بە دڵنیاییەوە ئەم نەخۆشیە کۆنتڕۆل دەکرێت، بەڵام دەبێت بنبورکردنی یەکجارەتی بکەین بە ڕێخستنەوەی ژێرخانەکانی ئاوەڕۆ سەرچاوەکانی ئاو. تاوەکو ئێستا 3 مناڵ بەهۆی نەخۆشی سکچوون و ڕشانەوە گیانیان لەدەستداوە کە گومان دەکرێت توشبووی کۆلێرا بوو بن. هاوکات نەخۆشیەکە گەیشتووەتە چاکسازیەکان و بە وتەی بەرپرسانی تەندروستیش حاڵەتی گیان لەدەستدان لە چاکسازیەکان بەهۆی کۆلێراوە تۆمار کراوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. وەکەون دە راپۆرتێن مەدەژی دەبیسن ئەف دەمەکە زارۆک لە هەرێما کوردستانە عێراقی ڕاستی زگچۆنێ دەبن و سازیین تەندروستیژی دەبێژن نەخۆشیە کۆلەرایژی بەڵاو بووە گەلۆ هەژماری نەخۆشان چەندێ مەترسی پەیدا کریە و چاوە ڕێگری لە vê نەخۆشیێ تێکردن بە مەڕە ڕاستەخوا لە باژارێ دهۆکێ دکتر ئەیوب محەممەد تاهر بامەرنی کو تایبەتمەندێ نەخۆشین زارۆکە دکتر ئەیوب دەم باش یعنی ئەم چەند چ دزانن سەر ژمارە زارۆکن کو نەخۆش دەبن و دکبن نەخۆشخانە ji ber zikçonê. بخێراتن سەرچەوە هەر وەرزێکی ساڵێ هەندێک نەخۆشی بەربەڵاو بن ئێکیشوان وەرزێ هاوینەیە چ گومان تێدانینەن و کە وەرزێ هاوینەیە هاتی وەرزێ هاوینێ ئێشە زکچوونێ بەربەڵاو بیت ناو زارۆکادا یعنی ئەف ئێشەیە هەر ساڵ بەربەڵاو بیت بەس تشتێ ئەف ساڵە جێوازش ساڵە دی ئەوە کولێرە شلای سلێمانیە و gelekî بەربەڵاو بووی ملڤێری jî bîdayetê ew mesê sekterê heyn em şên ser şûlkeyn sekterê êkê ew xû parastin yani fêrkeyn nîşa xelkê xwe bidin lê çawa xweş êşê hêne parastin berî em çîne çareseriya êşê û çareseriya muvaafata. دکتۆر گیان ئەگەر دەرفەتێ بدەیامێ ئەگەر دەرفەتێ بدەیامێ بەریان بەحسا هەندێ بکەین ئەف زکچۆنە ئەم بەحسی زکچۆنێ دیکن و لە زاخۆ لە دۆکێ لە گەلێک جیهدی گەلە بەڵاو بوو ئەو یەک ئادوێ نەخۆشە کۆلێرایە بەڵاو بووە یعنی پەیوەندی درێ بەراواندا هەیە یان زکچۆن ئەنجامی گەرمیە و هەر ساڵ هەر هەیە هەر ساڵ زکچوونە هەی زکچوونی چەند سببت هەین بەری هینگە ئەول تر زکچوون مەدون جورت زکچوونەیت هەین زکچوونێکە هەی ئەڤە کورد ئەڤە ئەم بێژینێ یا حات چاردە ڕۆژە کێمترە و مە زکچوونێکە هەیژیش چاردە ڕۆژە زیدەتر لێتێت ئەف زکچوونەش چاردە ڕۆژە کێمتر یان یا هات ئەڤە فترەکە کورد دەمێکی کورد دیار بیتن ئێکیش ئەگەرت وێ کولێڕەیە بەس نە کولێڕەتنێ ئەگەرێ وەیە بوو نمونە ئێکیش سەبەبە هەودانن گەدێ و ڕێڤیکانە ئێکیش ئەگەرت وێ زکچوونێ بکار ئینانە دەرمانت ئەنتیبایۆتیکە ئێکیش ئەگەرت وێ زکچوونێ چێلبیتن تو حساسیەکەش خارنەکە بوتە چێبی یان ژەهربوون خارنێ خارنت مثلا خارنەکە پیس نیا پاقش سببت ئەساسی ئەچێن بێژمەتان پێنج ساڵێ زکچوونت بچیکە ئەڤت نوکەل دەفمە هەین ڤایرۆساتن کولێرە ئەسڵەن نە ڤایرۆسە کولێرە بەکتێریایە ئەگەر ئێکێ ڤایرۆساتن پشتی هینگێ بەکتێریاتێن پشتی هینگێ پاراسایتتێن طفەیلیتێن ئەڤال دەفمە نوکە وەختی حاضر الدهوکێ بەربەڵاو ئەگەر ئێکێ ڤایرۆساتن بەێ باشە اون چیت کرد بۆ ڕێگریە لەوەی نەخۆشیە ڕێگری هەم لە زکچۆنی هەمژە لە کۆلێرایژی بوچی ئەم کولێرە بەرچاو وەرگرین بوچی بەحسە کولێرای گەلەکەین مشکلە کولێرای وەختی ئەگەر دەست پێ کرد فترەکە کووردا چەند دەمژمێرادا شێتن مرۆڤی بێخیتن یعنی چێبیتن هەر سەعاتێ لێترەکە ئاڤێ شلەشی بچیتە پرێکا زکچۆنێ
وقتی اف آوا گلک چوده حشک بی وقتی تو حشک بوی دی تأثیر في كلية تكافن كلية دي شولنا كان دي تأثير في كل جيسكي كافن دي تشبيتن كارتيكرنا هاي السر دلي بريكا بوتاسيوم دي كان بيت أملاح دي كان بنتلاشيدا شاكرا مروفيت هيتا خاري كل را زي مروفيت اخي و تايبتي اف مروفيت زاروكا و افت دان عمل زاروك بوچی زاروك مروفيك هستياره ينازكه اگر چند جارك زكيوي چو فيت رأسا بحث علاجي بكين ام دي بحث كين اصلا زكچون دي تشوا دي كوباب زانن زكچون چيه زكچون او يعني الا وكي اوفرتشي اگر ديت ديكي ام دي تايبت گل ديكي اوفينش بردي بري خرا او چارسريا و چاوديريا بچيكي كاتن اگر ديت زكيوي رونتر لهاد و بترجرا دركت اش روجت بری هنگی او معنای زکچونه کل دف پیدا بوی زکچونه کلی را زکچونه که آویه یعنی زکی بچی کی وقتی چید وکی آوه چید گلک جرا ام وصف کین وکی آوا برنجی وقتی مروف برنجی چشوتن افاقش بر برنجی تیت وصف چید باشه دکتر یعنی از مازن یا زکی دف کوی باشه از حس کم بزنم قالوا و درمان لنخوشخانه درمانی پی تی وی های جبوی و جبو چاره سریه و اگر جماعة الدفتر بتن كاسيت بيكفتين يعني خذي بك كاس بينامر بقى الدفع الحمد لله كاس بينامريا وطيبتي ام دي بحث زكچوني يعني مثلا دي بحث كل راي يعني بابات كل راي فكر اغلبان السخاء افت توشي كل رادبن يعني وقت بكتيريا يورد جيرن اغلبا زكچون دف پیدا نابیدن بس ناطرسيت كيلي دايا او مروفي كوليرا ورقرد او مروف دي بلاوه كد بلا زكچون جي دفي پیدا نبيدن فيت مروفي هشيار بيدن افت زكچون دف پیدا بن اگر تو بهيلي علاج نكي 5 صدي نسبة مرنية بله علاج اگر تو علاج كي بر نسبة مرنية چاره سري درمان دفوا حينا يعني يا هي درمان يكي مغذية افي بدافي افي السائل فموي ام بيجيني او ار اس او بري خرطشتا جبر مضادات الحيوي سر كل راي شول كان بس كل رابخو كان بيجيك بزاني تشوا نخوشي بيدا بله از بار كم وقت من مع الدكتور نافت مروفيدا وقت بله دكتور ببورا بس بزاني يعني بكتيريا ابخون بله ببورا وقت ما قال لك ما خاص بله يعني خالت السيدان مرون بتنكو تدبيجيكو شعر سري ودرمان دفوا حنجبو نخوشي اگر بكل تشتكى انا تشارسي هاي مغذيه هاي سيلانا هاي همي تشتي هاي بس ايك ما نفت خلكي خب ترسينين بس خلكي ما اگر بزاني زكچونه كل دف ايكي بيدا بوي طيبتي دف زاروكا بلا زي ليب جارن بود علاجي علاج نزيكترين بنجاه الساخلامي اول مالاوان بلا بينوي الدكتور ايوب محمد طاهر بامرني تابت مندي نخوشين زارو كان جدوكي بمره بو قالك سپاس بەرزبوونەوەی نرخی بنزین لە وێزگە بازرگانیەکانی هەرێمی کوردستاندا خەڵکی ناچار کردووە کە سەرە بگرن بۆ ئەو بنزینەی کە حکوومەت بە بڕێکی کەمتر دەیانداتێ بەڵام هاوڵاتیان و شۆفێرەکان گازندە لە کواڵەتی بنزینەکە دەکەن. بەرزبوونەوەی خێرای نرخی بنزین و سوتەمەنی بەگشتی لە هەرێمی کوردستان گرفتێکی گەورەی بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە لە بنزینخانە بازرگانیەکاندا نرخی بنزین بۆ هەر لیترێک لە جۆری نۆرماڵ لە نێوان 1200 بەرەو سەروتردایە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکانەوە بنزینی بۆ پارێزگاکان دابین کرد بەشێک لە هاوڵاتیان وە خۆیان دەڵێن بە شەو سەرە دەگرن تا بەیانی بنزینیان بەربکەوێت. من لە ساعات 5 هاتووم بۆ ئێرە بۆ سەرەی بنزین ئایا بنزینیە یان نایەت وایە وانە بنزین کە من لە ساعات 5 هاتووم ساعت 11 بنزینی هاتووە بۆ 12 تەوزیعەکەیم چاوەڕێکیان لێ بکەم بەو شێوەیە ئەگە من هاتووم بایەوە خۆر لێمەدا من لەگەڵ ئەوی تراونێ 5000 فەرخەم بایەوە خۆر لێمەدا باید تووشی نەخۆشیە و بایەوە لە عیلاجا سەرفیەکەم ئەمە حکوومەتەکەیە چاوەڕێکی لێمە بکەم بە 600 ئەمە 600ەوەی کردیان کردێتی بە 800 بەس لەبەرەوە ئامەی خۆیەتی و ئیسادەکەی بۆ خۆیەیە مانای نییە من لە 600ەوەکە شاسی بەیانی هاتووم وتویانە ساعت حوتی بەیانی حوتی بەیانی بەخوا حوتی بەیانی سەرم نەهاتوو هاتووم بۆ مازیخانەی در هەتا گوسی ێوارە سەرم کرد. بەشێکی دیکە لە شۆفێران دەڵێن
لەگەڵ ئەوەی نرخی هەموو شتەکان بەرز بووەتەوە ئەو بنزینەی کە وەزارەتی سامانە سروشتەکان دابەشی دەکات کوالیتەکەی نزمە و خۆشیان دەڵێن پێشتر بە 690 دینار پێیان دراوە دوای ماوەیە کە نرخی بنزینیان بەرز کردەوە ئێستا لە 100 دیناردا جێگیریان کردووە. بەنسبەتی بنزین ئێستا بنزینە تجاریەکە لە بەنزخانەکانی دەرەوە لە هەڵەبجە لیتری بە 1200 نۆرماڵەکەی بە 1200 بەڵام ئەمەش کە ئێستا یەک بۆ هەڵەبجە بۆ شارەکانی تر بە 800 دینارەکە بەڵێ بۆ بەنسبەتی ملەتەکەەوە باشە بەڵام کوالیتەکەش ئەو کوالیتیە نییە کوالیتێکی نزمی هەیە بنزینەکەشی بە عەمە نایە وەڵای ئەمەش سپاسی لیژنەکانەکەن کە هاوکاریمانەکەن وەکو پێداویستە تایبەتەکان بەڵێ ئەمە سەراگرین وەکو ئەوانیکە بەڵام تا ڕادێ لیژنە هاوئینەکان یارمەتیمانەن و حەزەکەنە بەنزینە زیاتر هەرزانتر بکرێت و کوالیتەکەشی باش بێت. ئەندامێکی لیژنەی سوتەمەنی قایمقامەتی هەڵەبجە دەڵێ ئەم بنزینە لە پاڵاوگەی بنزیانەوە بەرهەم دێنرێت و جیاوازترا لە بنزینە 690 دیناریەکە پێشدا بەشکردنی پشکنینی بۆ دەکەن و کوالیتیەکەی کێشەی نییە هەموو ڕۆژێک 3 تەنکەری 36,000 لیتری بڕیارە بگاتە هەڵەبجە بۆ هێڵەکانی پاس و تەکسیش بنزینی زیاتریان بۆ دابین دەکەن تاوەکو کرێی گواستنەوە بەرز نەکەنەوە. ماوەی 2 ڕۆژە ئێمە بنزینی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم بڕی 108,000 لیتر ڕۆژانەیەتە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە کە 3 سیارەی 36,000 لیتریەکە لۆد باشترە ئەمڕۆ لە دوێنێ باشترە دوێنێ یەکەم ڕۆژ بوو لۆدێکی زۆرمان لەسەر بوو ئەمڕۆ باشترە و ئومێدی شەکەین لە هەفتەی داهاتووە لە سەرەتای هەفتەی داهاتووە لە دووشەمە و سێشەمەوە بڵێن ئەو لۆدە نەمێنێت لە هەفتەی داهاتوو ئێمە پلانمانەیە ڕۆژی سیارێک بین بە ناحیەکان و 2 سیارەش ناو سنتەری پارێزگای هەڵەبجە تەوزیعکەین بۆ شۆفێران. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپەش بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران تەواوی باجەکانی لەسەر هاوردەکردنی بنزین هەڵگرتووە و ڕسوماتە کارگەڕیەکانیشی کەم کردووەتەوە ئەمەش لە کاتێکدایە وەزیری سامانە سروشتەکانی حکوومەت بە وەکالەت ڕایگەاندووە ئەو بنزینەی با 100 دینار دەدێتە وڵاتیان 1200 دینار لەسەر حکوومەت دەکەوێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. شازادەی جێنشینی عەربستانی سعودیە محەممەد بن سەلمان ئێوارەی دووشەمە دەستی کرد بە گەشتە 2 ڕۆژەکەی بۆ قاهیرە و پاشانیش لەوێەوە دەست بە گەشتە هەرێمەکەی دەکات بۆ ئوردون و تورکیا. باسمڕازی گوتەبێژی سیسی ڕایگەان شازادە بن سەلمان لە سەردانەکەیدا بۆ میسر چاوی بە سەرۆکی وڵاتەکە عەبدولفەتاح السیسی دەکەوێت و بڕیارە باز لە کاروباری هەرێمی و نێونەتەوەی بکەن. کاربەدەستێکی سعودی بە ئاژانسی فرانس پرێسی گوت بڕیارە چەند ڕێککەوتنێک لە میانەی ئەو گەشتەیدا ئەنجام بدات بەرچاوترینیان ڕێککەوتنی کەرتی وزە. شازادە محەممەد بن سەلمان ڕۆژی چوارشەمە دەچێتە تورکیا ئەمەش یەکەم سەردانی دەبێت بۆ تورکیا پاش تێکچوونی پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە بەهۆی کوشتنی ڕۆژنامەوان جەمال خاشقچی لە ساڵی 2010 لە نێو کۆنسڵخانەی عەربستانی سعودیە لە ئەستەمبول. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لە کۆتایی مانگی 4 سەردانی عەربستانی سعودیەی کرد و لەوێ بە ئاشکرا ستایشی شازادەی جێنشینی سعودیەی کرد. ئەم سەردانی محەممەد بن سەلمان بۆ وڵاتانی هەرێمەکە چەند هەفتەیەک بەر لە سەردانە چاوەڕوان کراوەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدنە بۆ عەربستانی سعودیە. و دیسیهی مەهاشەش یا ساڵا 1997 دەکریسپاتن پارێزگاری هەری داویە بریتانیا لە هۆنگ کۆنگێ ji بۆ جارە داوی ji ئاڤایە حکومەتێ دەرکەت وی نەکاری بوو هەستێن خوا ڤەشێرەک و حاکمی داوی بوو و شاهدێ نزمکردنا ئاڵایەکی تێ بوو. ساڵڤەگەرا 25مین ئاوێ ڕۆژا بباران و نیوا شەوێ ئاڕادەستکردنا دەسەڵاتی ژ چینێ ڕایە دەیەکی مەها هەفدا نێزیک دبە. BBC وی دەمی ژێڕەگوتو بوو داویە ئەمبەراتۆریەتێ ji بۆ پاتن ڕەک و نەها هەفتی و 8 ساڵیە ببورن بیرانیە دەرکەتناوی هینجی زیندیا دوشەمی وی گۆتە ئاژانسên پەیامان ئەو خاڵک خۆش بوو من لە هۆنگ کۆنگ 5 ساڵین پڕخۆش دەرباز کردن و ئەس بێریا وان ڕۆژان دکم لە گۆڕا ڕێکەتنە هەفبەشە چین بریتانیا چین ڕێزێ لە هۆنگ کۆنگ و دکارە 5 ساڵان ئازادی و خەسەریاخوا بە پارێزە لە گۆڕا مۆدێلا یەک وڵات دوو پەرگاڵ لێ دەوێ پێواژۆیەدا پاتن گەلکێ نەکەیف خۆش بوو. هەلبەت ئەو نەکەیف خۆش بوو ژبەرک و
گۆڕا گوتناوی چین پێشێلیا مافی مرۆڤان دەکات لەوێ هەرێمی. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. بدوعا.